سەرەتایی چالاکیەکانمان بە پێشکەشکردنی سیمینار لە ناوەندەکانی خوێندن دەستی پێکرد و هەر ئەمڕۆ دوو چالاکیمان هەبوو، یەک لە ناوەندەکانی خوێندن ئەوەی تریان کۆبنەوەکی ڕاوێژکاری و هەماهەنگیمان کرد لەگەڵ سەرجەم وتاربێژ و مامۆستایانی ئاینی سنووری ئەوقافی کۆیە کە پێم وایە کۆبنەوەکی زۆر سەرکەوت و باش بوو بۆ ئەوەی بتوانین لە ڕێی مامۆستایانی ئاینی و لە ڕێی بیمەرەکانی مزگەوت بگەینە زۆرترین خەڵک بە مەبەستی وشیارکردنەوەیان لە خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندیەکان لە تونند و توێژیە خێزانەکان. بەداخەوە ئامارەکانەوەی پێمان دەڵێن کە ئەمساڵ ڕێژەکە بەرەو هەڵکشانە بەو شێوەش زیادی نەکردێ، بەڵام یەک کەی زیاد بکە لای ئێمە هەر زیادکردنا. کێشەکان هەوکارەکانی زۆرن، جاتر دەیگەڕێنمەوە بۆی خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندیەکان تەکنەلۆژیا تێک نەگەیشتن لە خێزانەکان، هاوسەرگیری پێشوەخت هۆکارێکە و وەزع سیاسی و قەیرانی داراییەکەش هەم هۆکارێکی سەرەکی زیادبوون و ڕێژەکانی تونند و تیژیا کە ئەوەی ئەمە ڕۆژانە هەستی پێ دەکەین لە کەیسەکە. بە بەراورد بە ساڵ پار مەسەرەن پار خەڵک گەرنتی نەبوو، لە ژوورەوە بوو، تەوەقع دەکرا کەیسەکان زیادکە، بەڵام ئەوەی ئەمە وەکو قەزای کۆیە قسە دەکەم، وەکو نووسنگەیمە ساڵی پار ئامارەکە کەمتر بوو لە چاو ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو لەوانەیە 125 زیادی کردبی. بەڵێ لەبەرەوەی نەگەیشتوونە کۆتایی ساڵ تا ئامارێکی دەقیقی ساڵەکە بە نزیکی لە دەوری نزیکەی تا ئێستا خۆی لە نزیک 250 کەیسمان هەیە. لە میانی هەڵمەتی تونند و تیژی ئەو 16 ڕۆژە وەکو لەقی ژنانی کۆیە کە ساڵانی پێشتریش ئەو هەڵمەتەمان هەر کردووە بە ئەنجامدانی کۆڕ و کۆبوونەوە لەگەر ژنان و کچانی شارەکەمان چ لە ناو شاری کۆیە چ لە دەرەوە و گوندەکان. ئەو هەڵمەتە بۆ ئەوەیە کە وشیارکردنەوەی ژنان بۆ کەمکردنەوەی ئەو تونند و تیژیەی کە ئەنجام دەدرێت دەرهەق بە ژنان لەلایەن خێزانەکانیانەوە، ئەنجا چ باوکە چ برایە چ مامە خاڵە، زۆر جاریوە هەیە ئەوانی تەداخل دەکەن کە شەخصی دووەم بەنیسبەت خێزانەکە. ساڵانی پێشوو هەڵمەتەکەمان زۆر چڕتر بوو، زیاتر بوو، بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوەکان ئەنجاممان دەدا، بەڵام لەبەر ئەو نەخۆشیە نگریزەی کەوە شانی هەموو دنیای گرتوۆتەوە، ئێستا هەڵمەتەکەمان ئەوەیە کە کەمتر ژنان کۆ دەکەینەوە، ژمارەیان کەمە، بەس لە زۆر شوێنەکان وەکو ناو کۆیە و دەوروبەری و شارۆچکەی تەختەقیش هەروەها شارۆچکەی تەختەقیش. ئەمە هەر ئامۆژگاریە بەنسبەت ئێمە بە هەموو نوعی ئامۆژگاریان دەکەین. زۆر ئەو کێشانەی کە دێنە لامان هەم لە دوو کە ژنەکە دێ شکات دەکا، ئەمە ئامۆژگاری دەکەین، گوێ لەویش دەگرین، دەنێرین لە دوو هاوسەرەکەی یان خێزانەکەی کە گوێ لەوانیش دەگرین، ئەوجا بە هەموو شێوەیەک محاولە دەکەین کەەوە ئاشتیان کەینەوە هەتا پێمان بکرێ. وەلەو ئێستا کێشەکان کەمتر بۆتەوە دێتە لایمە، ئللا ئەو خێزانانەی کە پێیان خۆش نییە بچنە مەحکەمە و بنکەی تونند و تویژی دەناکە دەچنەوێ. ئەوە بە لایەنێک ناکرێت، پرۆسێکی هەمەلایەن و دەستە جەمعیە و پێویستی بەوەی هەیە کە ئێمە بگەڕێنەوە بۆ ڕاگۆڕیشەی ئەم کللتورە. ڕاگۆڕیشەکەی ئەوەیە کە لایەنی پەروەردەی تاک لەسەر بنەمایەکی تونند و تیژانە پەروەردە نەکرێ و ئێمە بێ بە پەروەردەی خۆمانە بچینەوە بە سیستەمی پەروەردەمانەوە هەر لە قۆناغە سەرەتاییەکانەوە هەتاوەکو زانکۆکانیشمان و لە هەمان کاتە لایەنەکانی تر تەڕەفەکانی تر لەم کێشەیە دەتوانن هاوکار بن بۆ تێپەڕاندنی بۆ نمونە ڕێکخراوەکان بە جوهدی خۆیان لایەنی پەرلەمان و حکوومەت دام و دەستگا پەیوەندیدارەکان میدیاکان ئەمانە توان بە چاوڕوونیەک بدەن بە یاخود هۆشیاریەک بڵاو بکەنەوە لەبارەی ئەوەی کە لێکەوتە و کاریگەریەکانی تونند و تیژی چییە لەسەر تاک، لەسەر خودی تاک و لەسەر کۆمەڵگەش کە بێگومان تێکچوونی شیرازەی کۆمەڵگەش لە تاکەوە لە تێکچوونی شیرازەی تاکەکانەوە سەرچاوەگرێ، بۆیە پێویستی بە هەوڵێکی دەستە جەمعی و هەمەلایەنەیە.